بەس ئیتر وەکو ئەوەی کە بەدەنگەوە بێ هەر شتێک بەدەنگەوە بێ نایکەم. سڵاو خات و شیلان ئەم کاتۆ باش چیەکەی بە چیۆ سەرقاڵی ڕۆژانە چۆن بەڕێەکەی؟ سڵاو لە ئێوەش ئەم کاتی ئێوەش باش. وەڵی بە هیچەوە سەرقاڵ نیم، تەنها دەوامێکی ڕسمی خۆمم هەیە ئەیکەم و بە ماڵ و مناڵەوەتەوە. ئەی وەکو بابەتی قورئان خوێندن کاروبارە دینیەکان وەکوانێت هیچ قورئان نەخوێنیت واتە بەدەنگەوە بێ؟ بەڵێ نەوەڵا بەس تەنها بۆ خۆم لە ماڵەوانێ نوێژەکان مەکەم و قورئانە خوێنم و زۆر ئەتیادی ئەنی ئەوانە ئاکەم، بەس ئیتر وەکو ئەوەی کە بەدەنگەوە بێ هەر شتێک بەدەنگەوە بێ نایکەم، چونکە کە من وازم لە گۆرانی هێنا ئەبێ واز لەو دەنگەش بێنم. شیلان خان ئێمە یەکەم جار کە جەنابتان بینی و چاپێکمان گەڵ جەنابتا کرد کە بە باڵاپۆشی لە پرسەی هونەرمەند توانافەرە جابوو لە سلێمانی بەسی ئەو کرد کە مجای دیکە ناگەڕێمەوە سەر بواری گۆرانی وتەن تا سەژ لەسەر ئەو قەناتە ماوی بە دڵنیایی ئەوانێ کە من ئەو ڕێچکەیەم بەرە و ڕێچکەیەکی ترم گرت دووبارە ناچمەوە سەر ئەو ڕێچکەیە تر، چونکە یەک جار ئینسان کە قەراری شتێک ئەیە دواتر خۆش نییە دیسانەوە قەراری تر بیت. هونەر هەر لە خوێنمایە هەر لە دڵمایە و بەس بۆ چەندین کاری هونەریش بانگێش کراوم بڕواتان نەبێ نەچوم، یعنی وتمە بۆ ئەوەی کە دڵم نەچێتەوە سەر هونەرەکە، یعنی تەنانە جاری واشەیە زۆر گوێ لە گۆرانیش ناگرم، ئێستا هەر زۆر بەکەمی گوێ لە گۆرانی هەر ناگرم. لەم یادە پیرۆزەشە یادی شاری سلێمانی بوو، بە خۆشحاڵی شاری سلێمانیەوە کە هاتووم بۆ ئەم یادە ڕێکخراوی شار سوپاسیانەکەم کە بانگێشیان کردم، بڕواتان هەبێ ئەنی زۆر بە وەکو بڵێ بە زۆریش هاتووم، حەزم ناکرانی حەز ناکەم لە هیچ بۆنە گۆرانی و ئاهەنگێکە بەشدار بم. کاتی جوور لە گۆرانیەکان بوو لێرە بەڵێ چیتەوە لە ناخی خۆتە؟ وەڵاهی هیچ شتێکم ناوت، بەس تەنها بیرم لەو کاتانی خۆمە کردەوە کە لەسەر ستێج گۆرانی وتووە، ئەگینا بیر لەی شتێکی تر ناکەمەوانی و بەس تام و چێژێکی تایبەتی خۆم لێ وەرگرت، چکە هاوڕێکانم موزیسیانەکان بینی من و گۆرانیانە وت و مۆسیقایان لێیە و بەردەوامیش ڕۆژانە هەرەیان بینم، چکە لە بەڕێوەبەرێتی هونەرەکانی موزیکم، بەڵام ئێستا لە بەشی هونەری نەماوم، ئێستا بەشی ئیدارەم هەڵبژاردووە، وازم لە بەشی هونەری هێناوە. پەشیمانی لەو ڕۆژان کە گۆرانی تیاوت؟ نا پەشیمانی وەکو پەشیمانی، چکە کارێکی غەڵەتم نەکردووە، کارێکم نەکردووە کە چۆنەڵی جمهورەکەم لێم ڕازی نەبێت یاخود جمهورەکەم سەرزەنشتم بکات، ئەوە کاتێک بوو، ئەمەش کاتێکە. ئەمرە شەکرد؟ بەڵێ. ئەو هەستە چی بوو کاتێک چوویتە ئەمرە باسی و هەستەم بۆ یەکەم جار کە ماڵی خوا بینی؟ وەڵاهی نازانم ئەبێت چه هەستێک بێ، بەڕاستی ینی زۆر 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 هەستێکی خۆشم هەبوو، چونکە سەرەتا کە زۆر لێرە زۆر سوپاسی کۆمپانیای پەرەزانەکەم کە دیاری ئەوان بوو کە من چوومە ئەمرە، کە لەوێ گەیشتمە ماڵی خوا، یعنی وا مەزانی خەوە، بەس کە ئیتر لە گەیشتینە مەدینە لە ڕەوزەی پێغەمبەر، یعنی ئەوە بەڕاستی زۆر زۆر ینی لەوێ نازانم هەستێکی وەهام هەبوو کە نەمەتوانی هیچ شتێک بڵم، تەنها بەس فرمێسک بە چاومە یعنی هاتە خوارەوە. دواتریش کە چوینە مەکەی پیرۆست لەوێش کە چاوم بۆ بەردەڕەشەکە و ئەوە شەر بە هەمان شێ بڕواتانە بێ یەک شتم پێ ناوترە، یعنی تەنها بەس ئەگریام و سیرمە کرد. ئەو هەستە چییە کاتێکە سەرقاڵی عیبادەتی ئەو ئەحساسە چی ئەداتێ لەو کاتەیە؟ جێگەی گۆرانی وتن و هونەرکردنەکە ئەگرێتەوە؟ نا بە هیچ جۆرێ جێگەی ئەوە ناگرێتەوانێ، عیبادەت جیایە، گۆرانی وتن جیایە. کاتێک کە عیبادەت دەکەم یاخود کە نوێژ ئەەکەم یاخود لەسەر بەرماڵم یاخود چونکە ختمی دەستپێحیشم کردووە ختمیشم کرد کە ئەو لەو کاتانەیە کە ئەوەکەم بڕواتە بێ بیرم لە لای هیچ شتێک نییە، تەنها بەس بیرم لە لای خۆی گەورەیە، بیرم لای هیچ شتێک نییە.